ئەمڕۆ مەراسیمی چەک لە ناوبردن لەلایەن گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکەوە لە ئاشکەوتی جاسەنەی سنووری پارێزگای سلێمانی لە کاژمێر 11:25 خولەک دەستی پێکردو لە کاژمێر 11:45 خولەکیش کۆتایی هات لە گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی گەریلاکانی ئازادی کوردستاندا هەریەکە لە بەسێ هۆزات هاوسەرێکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە و نەدیم سەڤەن تێکۆشین ئۆزان و تەکین موشی تێدا بوون. ژمارەی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک 30 گەریلا بوون تا 15یان ژن بوون و 15 دیکەشیان پیا بوون کە بەسێ هۆزات و نەدیم سەڤەن پێشەنگایەتیان دەکرد. لە سەرەتای مەراسیمەکەدا بەسێ هۆزات ئاقسەی کرد و ڕێگەیان هەڵبیستی خۆمان لە ئاست پانگەوازی ڕێبەر ئاپۆدا دیاری دەکەین لەو پێناوەشدا لێرەین بۆ برەودان بە پرۆسەکە لێرەین لە بەرامبەر نکۆڵی و لە ناوبردن چەکمان هەڵگرت و ئێمە شەڕوانی ئازادین بە بانگەوازی ڕێبەر ئاپۆ بە بانگەوازی 27 شوبات و بە ئامانجی بەڕێوەبردننی بڕیارەکانی کۆنگرەی 12 هەمینی پەکەکە ئەم هەنگاوە ئەنێ بەسێ هۆزات دوای پێشەکیەکی کورد ڕاگەیاندراوی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی خوێندەوە و بە زمانی تورکی قسەی کرد. دواتر نەدیم سەڤەن بە زمانی کوردی ڕاگەیاندراوەکەی خوێندەوە. دقی ڕاگەیاندراوەکە بەم شێوەیە بۆ ڕای گشتی و گەلەکەمان بە ناوی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکەوە کە بۆ برەودان با پرۆسەی گۆڕان و وەرچەرخانی دیموکراتیکی پێکهێنراوە سڵاو ڕێزی خۆمان پێشکەشی ئامادەبووان و هەموو شەهیدانی ئەم چالاکیە دیموکراتیە مێژوویەمان دەکەین. ئێمە ژنان و پیاوانی شەڕڤانانی ئازادی کە لە مێژووی جیاجیادا بە ئامانجی شەڕکردن لە دژی هێرشەکانی نەکۆڵیکردن و قەرکردنی کورد بەشداریمان لا ڕیزەکانی پەکەکەدا کردووە چەکمان هەڵگرتووە لە هەرێم و شوێنی جیاجیا ئەمڕۆ وەکوڵامێک بۆ بانگەوازیەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە لە ڕاگەیاندراوەکەی ڕێکەوتی 19 حوزەیرانی 2025دا بڵاوی کردبووەوە هاتووین بۆ ئێرە. قاتنەکەمان لەسەر بنەمای بانگەوازی 27 شوباتی 2025 بۆ ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و بڕیارەکانی 12 هەمینی کۆنگرەی پەکەکەیە کە لە ڕۆژانی 5 تا 7 ئایاردا ئەنجامیدا. وەک نیازپاکی و هەنگاوی بڕیارداری لە پێناو بەکرداری سەرکەوتنی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی و لە ئێستاشەوە بە ئامانجی بەردەوامیدان با تێکۆشانی ئازادی و دیموکراسی و سوسیالیزمیمان بە ڕێبازی سیاسەتی دیموکراتی و یاسایی و هاوکات لەسەر بنەمای دەرکردنی یاساکانی ئینتێگراسیۆنی دیموکراتی لە حوزوری ئێوەدا بە ئیرادەی ئازادی خۆمان چەکەکەمان لە ناو دەبین. هیوادارین ئەم هەنگاوەمان ببێت بە مایەی خێر و خۆشی بۆ گەلەکەمان بە تایبەتی بۆ ژنان و گەنجان و بۆ گەلانی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوین و سەرجەم مرۆڤایەتی و ئاشتی و ئازادیش لەگەڵ خۆی بهێنێت. پڕبەدەڵ هاوڕاین لەگەڵ بانگەوازیەکەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە دەڵێت بڕوان بە هێزی سیاسەت و ئاشتی کۆمەڵایەتی هەیە نەکچەک. بانگەوازی لە ئێوەش دەکەم ئەم پرانسیپە پەیڕەو بکەن و مایشانازی و سەربەرزیەکی گەورەیە کە هەڵدەستین بە جێبەجێکردنی بنەماکانی ئەم پرانسیپە مێژوویە. دەزانین کە تا ئێستا هیچ شتێک بە ئاسانی و بێ قوربانی و بێتێکۆشان بەدی نەهاتووە بە پێچەوانەوە. هەموو شتێک ڕۆژانە بە قوربانی گەورە و بە تێکۆشانی بێوێنە بەدەستخراوە. هەڵبەت لە ئێستا بە دوایشەوە هەر بە تێکۆشانی سەخت و دژوار بەردەوام دەبێت. زۆر باش لەم ڕاستیە تێگەیشتوین و لەسەر ئەم بنەمایە بۆ بەدەستهێنانی سەرکەوتنی گەورە و دەستکەوتی دیموکراتیانە لە ناخی دڵمانەوە بڕوامن بە فیکر و پارادایمی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە و متمانەمان بە خۆمانە و هاوکات وەک کۆمەڵەی هاوڕێیانیش متمانەمان بە هێزی هەرەوزەیمان هەیە. لە ژینگەیەکی وەهادا کە گوشار و تاڵانکاری فاشیستی پەرەیسەندووە ناوچەکەمان ڕۆژهەڵاتی ناوین بۆ بە گۆمی خوێن و گەلەکەمان لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە ژیانی ئاشتەوایی ئازادی و یەکسانی و دیموکراتیە. گرنگی و ڕاست و پێویستی هەنووکەی ئەم هەنگاوە مێژوویەمان دەبینین و هەستی پێ دەکەین بەو هیوایەن کە هەموو لایەک لە ژنان گەنجان کرێکار و ڕەنجدەران هێزە سوسیالیستی و دیموکراتیکەکان و واتا سەرجەمگەلان و مرۆڤایەتی دەرکبە بە هاوبایەخی ئەم هەنگاوە ئاشتی و دیموکراتیانەمان بکەن و تێبگەن و ڕێزی بگرن. هەر لەم سۆنگەیەوە بانگ لە سەرجەم هێزە هەرێمی و جیهانیەکان دەکەین کە بەرپرسن لە هەموو ئێش و ئازارەکانی گەلەکەمان ڕێز لە مافەڕەوا و نەتەوەی و دیموکراتیکەکانی گەلەکەمان بگرن و پشتیوانی لا پرۆسی ئاشتی و چارەسەری دیموکراتیانە بکەن. بانگەوازی لە گەلان بەگشتی و بە تایبەتی ژنان و گەنجان کرێکار و ڕەنجدەران هێزە دیموکراتیک و سوسیالیستەکان ڕۆشنبیر و نووسەر و ئاکادمیست و مافناس و هونەرمەداران دەکەین. باش لەم هەنگاوە مێژوویەمان تێبگەن و لە پاڵ ئێمە و گەلەکەماندا بن. هەروەها داوا دەکەین کە بۆ ئازادی جەستەیی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی و دیموکراتیانەی پرسی کورد چالاکانەتر تێبکۆشن و لە ئاستی جیهاندا تێکۆشانی دیموکراتیانە
سوسیال ئینتەرناسیۆنالیستی و پشتگیری و پشتیوانی بکەین. بانگەوازیش لە گەلەکەمان و سەرجەم هێزە سیاسیەکانی دەکەین بە شێوەیەکی ڕاستیە بگەن لە تایبەتمەندیەکانی ئەم قۆناغە مێژووی ئێستا و ئەم پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکیەی کاڕێبەرە ئاپۆ دەستی پێکردووە ئەرکەکانیان لە هەموو بوارەکانی پەروەردەیی ڕێخستنی و چالاکیدا بە سەرکەوتووی جێبەجێ بکەن و پەرە بە ژیانی دیموکراتیانە بدەن. ستەم و داگیرکاری کۆتایی دێت و ئازادی و هاوخەباتی سەر دەکەوێت. پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی مسوگەر سەر دەکەوێت. 11 تەموزی 2025 گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی جێ ئاماژەی دوای خوێندنەوەی ڕاگەیاندراوەکە بە سێهۆزار دووبارە قسەی کردەوە وتی جێبەجێکردن و بە ئەنجام گەیاندنی هەموو ئەوانە پێویستی بە هەموارکردنەوەی یاسایی هەیە. بە سێهۆزار دەستنیشانی کرد بۆ برەودان و پێشخستنی پرۆسەکە چەکەکانمان لەناو دەبین. دوای قسەکان بە پێشەنگایەتی بە سێهۆزار گەریلاکانی ئازادی کوردستان چەک و تاقمەکانی خۆیان سووتان. دوای سووتاندنی چەکەکانیان گەریلاکان گۆڕەپانەکەیان بەجێهێشت و مەراسمەکەش کۆتایی پێهات. لە پاش ڕێوەسمی چەکدانانی پەکەکە لە پەرلەمانی تورکیا بڕیارە لێژنەیەک پێک بهێنرێت بۆ ڕەخساندنی زمینەیەکی یاسایی لەباری هەنگاوەکانی داهاتووی پرۆسی چارەسەری. بەو پێیکە لە چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمانی تورکیا لە پشووی هاوی لە نزیک دەبێتەوە چاوەڕوانی هیچ بڕیارێکی کۆنکرێتی ناکرێت. بەڵام پەرلەمانتارەکان دەنگ لەسەر پێشنیازەکانی لێژنەکە دەدەن و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا قسەی کۆتایی دەبێت. پاش ڕێوەسمی چەکدانانی ئەمڕۆ لە چەند مانگی داهاتوودا لەو خاڵانەی حکوومەتی تورکیا و عێراق و هەرێمی کوردستانی لێیە پرۆسەکە بەردەوام دەبێت. ڕۆژی چوارشەممەی ڕابردوش عومەر چەلیک وتەبێژی ئاکپارتی ڕایگەیاند دوای بڕیارەکەی بۆ خۆ هەڵوەشانەوە پێشبینی دەکرێت لە پرۆسی چەکدانانی پەکەکە چەند مانگێک بخایەنێت. ڕوونیشی کردوێتەوە پرۆسەکە لەلایەن ئەفسەرانی هەواڵگیری و هێزە سەربازیەکانی تورکیاوە با میکانیزمی پشتڕاستکردنەوە سەرپەرشتی دەکرێت. سەرۆکی گشتی مەهەپا دەوڵەت باخچەلی دوای مەراسمی چەک لە ناوبردننی پەکەکە ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە. باخچەلی ئاماژەی بەوە کردکە لەلایەکەوە وڵات لەلایەکی تریشەوە ناوچەکە بەرەو سەردەمێکی نوێ و ئومید بەخش هەنگاو دەنێ. باخچەلی باسی لەوەش کردکە لەسەر بنەمای بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی 27 شوبات لە ئیمراڵیەوە پەکەکە لە 5 ئایاری 2025دا کۆنگرەی 12 خۆی بەست و بوونی ڕێکخراوی خۆی کۆتایی پێهێنا و هەموو تێکۆشانێکی چەکداری لە ژێرناوی پەکەکە هێنا. ڕاشی گەیاند کاچەکی داناوە وتیشی هەرخۆی وەک لە دوایین پەیامی ڤیدیۆیشدا دەردەکەوێت ڕێبەری دامەزرێنەری پەکەکە لەسەر قسەی خۆی بوو بەڵێنەکەی بەجێ هێنا و هەڕەشە و مەترسیە جیهانی و ناوچەیەکانی لە کاتی خۆیدا هەست پێ کرد. باخچەلی ئاماژەی بۆش کرد کە دەمپارتی بە هێڵێکی سیاسی بەرپرسیارانە با قسە و هەڵسەنگاندنی هاوسەنگ و گونجاو لە ڕێزی خوشکوبرایەتی 1000 ساڵەوە وەستاوە. وتیشی ئەردۆغان لە سەرەتاوە خاوەندارەتی لا بڕیارداری تورکیای بێتێرۆر کرد و گۆڕای بۆ سیاسەتێک کە تا کۆتای دەوڵەت و حکوومەت خاوەنداری لەم پرۆسەیە کرد. باخچەلی دەستنیشانیشی کرد لە ئێستا بەدواوە ڕووداوی گرنگ و مێژووی ڕوودەدەن کە ڕێخستن گروپ با گروپ چەک لەناو دەبن و هاوکات کۆتایی با سەردەمی تاریکیش دەهێنرێت. پارێزان بۆ شرۆڤەی دۆخەکە و مەراسیمەکەی ئەمڕۆی چەکدانانی سمبولیکی گەریلا دەچینە لای نووسەر و ڕۆژنامەوان بەڕێز حەسەن جوودی لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵمانە. بەڕێز حەسەن دەنگی ئێمە دێت؟ بەڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ تەواوی بیسەرانی رادیۆ. سڵاو ڕێز بەخێر بێ. بەڕێز حەسەن بیانی بێناو بڕەچمەنێ و پرسیارەکانەوە لە ڕێوڕسمێکی سمبولیکدا 15 ژن و 15 پیاوی ئەندامی پارتیکرێکارانی پێشوو چەکەکانیان ئەمڕۆ سووتاند. ئەشکەوتی جاسەنە وەک سمبولیکی کوردستان و شێخ مەحموود لە ڕێوڕسمی ئەمڕۆدا واتایەکی هەبوو بەڕای ئێوە؟ بێگومان ئەم قۆنە ئەم هەنگاوەی کە گەریلاکانی ئازادی ئەمڕۆ هاویشتیان وەکو دەستێک لە گەریلاکانی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک هەنگاوێکی تابڵی مێژوویە، هەنگاوێکی تابڵی گرنگ و بەبەهایە، چونکو ئەم هەنگاوەی کە ئەمڕۆ گەریلا هاویشتی کە وەکو بە شێوەیەکی سیمبۆلیک سی لە
گەریلاکان بە پێشەنگایەتی هەواڵی هێژا هاوسەرۆکی کەژەکە بەڕێز بەسێ هۆزات گرنگەکەی لەوەدایە کە لە چوارچێوەی ئەو بانگەوازەی ڕێبەر ئاپۆ بەڕێوەچوو وەڵامێکی پڕ بە پێستی بانگەوازەکەی ڕێبەر ئاپۆ بوو کە ئەمە لەگەڵ خۆیدا بەڕاستی هەم پرۆسەی ئاشتی پرۆسەی دیالۆگ و دانوستاندن و چارەسەرکردنی پرسی کورد هەمیش پرۆسەی دیموکراتیزەکردنی تورکیا هەنگاوی ئەنی دەباتە پێش و هەنگاوی جدی لەگەڵ خۆیان دێنێ ئەمەش دینێکی مێژوویە بەڕاستی مرۆڤ دەتوانێت بڵێ لە مێژووی کوردستاندا ئەو هەنگاوە بە ئاوی زێڕین دەنووسرێ چونکو گەریلاکانی ئازادی کوردستان وەکو چۆن 47 ساڵ بە دلێرانە بە جوامێرانە عەقیدانە شەڕیان کرد و بەرخودانیان کرد ئەمڕۆژ بە هەمان شێوە بە شێوەیەکی جوامێرانە و عەقیدانە هاتنە سەر بەرچاوی تەواوی دنیا چەکەکانیان سووداند وەکو چالاکێکی سیمبۆلیک بۆ ئەوەی کە ڕەوڕەوەی پرۆسەی ئاشتی زیاتر بەرەو پێشەوە بچێ بێگومان ئەمە کاریگەری خۆی لەسەر پرۆسەکە زۆر دەکات بە ئارێنی کاریگەری لەسەر بارودۆخی دنیا ئاکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات ئەو عەقڵەتەی کە پێی وابوو کورد تەنیا دەتوانێت بە چەک خۆی بپارێزێ ئەمڕۆ بە دنیای گوت کە گەلی کورد تەنیا بە چەک خۆی ناپارێزێ بەڵکو دەتوانێت بە ئیرادەی خۆی بە باوەڕی خۆی بە هێزی سیاست بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ بەو سیستەمەی کە بنیادی دەنێن دەتوانن گەلی کورد بگەێنە سەر شانۆی سیاسی دنیا و بە کاروانی مرۆڤایەتی پێشکەوتوو بەڕێ بکەوێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە و ئەوەیش کە زۆر گرنگەکەی زیاتر خستە ڕوو ئەم چالاکیە ئەم هەنگاوەی گەریلاکانی ئازادی بە پێشەنگایەتی ژنێکی پێشەنگ وەک هەواڵ بەسێ هۆزات بەڕێوەچوو ئەمەش واتایەکی زۆر گرنگی خۆی هەیە کە نیشانی هەموو دنیایدا ژن وەکو چۆن پێشەنگی تێکۆشان و بەرخودانە لە هەمان کاتدا پێشەنگی ئاشتی و دیموکراتی و چارەسەری پرسی کورد و دیموکراتیزەکردنی تورکیایە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ڕاستە لە بەیاننامەکەدا باس لە ئیرادەی گەریلاکان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە کرا ئێوە چۆن دەڕواننە ئاسۆکانی داهاتووی چەکداماڵین و پێکەوە ژیانی ئاشتیانە یعنی شتێک نییە ناوی چەکداماڵین بێ شتێک هەیە ناوی ئاشتیە لە چوارچێوەی ئاشتیدا چەکەکان بێدەنگ دەبن وەکو چۆن چەکەکانی گەریلا بێدەنگ دەبن بە هەمان شێوە چەکەکانی دەوڵەتی تورکیاش لە بەرامبەر گەری کورد دەبێت بێدەنگ بکرێن دەبێت بێدەنگ ببێ ئەمە بەم شێوەیەیە کەواتە ئەوەی کە پێویست بوو لەم 47 ساڵەدا چەک ڕۆلی خۆی بینی ڕێبازی تێکۆشانی گەریلایی ڕۆلی خۆی بینی ڕێبەر ئاپۆ لە ساڵی 1970ەوە کار بۆ ئەمە ئاکات کە لە ڕێگەی سیاسی و لە ڕێگەی دیالۆگ و ئاشتیەوە پرسی کورد چارەسەر بێ بەڵام هەر کاتێک کە ڕێبەر ئاپۆ هەنگاوی نابێ ڕوبەڕووی پلانگێڕێکی نێودەوڵەتی بۆتەوە ڕوبەڕووی هێرش و شاڵاوی سەربازی بۆتەوە لەبەرەوە ئەمڕۆ لە دۆخێکی وەهادا کە دەوڵەتی تورک یان دەتوانین بڵێن بەشێک لە دەوڵەتی تورک گەیشتنەوە قەناعەتەی ئیتر ناتوانن ئیرادەی گەری کورد تێک بشکێنن ئەو ئیرادەیە کە لە سەرەتاوە تا کۆتایی لە پێناوی ئازادی گەری کورد و بەیەکەوە ژیانی گەلان بەیەکەوە ژیانی ئازادانەی گەلان تێکۆشانیان کردووە ئەم گەریلایانە 47 ساڵە لەسەر پێیان لە دژوارترین دۆخدا بەرخودان و تێکۆشانیان کردووە ڕۆڵێکی گرنگیان لەوە بینیوە کە ئەمڕۆ گەلی کورد بتوانێت وەکو گەلێک دانی پێدا بندرێ وەکو نەتەوەیەک دانی پێدا بندرێ ئەمە ڕۆڵێکی گرنگی گەریلا بوو دەبێت ئەم ڕاستیە بزانین لەبەرەوەش ئەمڕۆژ وەکو چۆن لە قۆناغەکانی ڕابردوودا ڕۆڵی خۆیان بینی ئەمڕۆژ یەکەمین هێزێک لە نێو بزوتنەوەی ئازادیدا کە پێشەنگایەتی کرد و بەبەرچاوی هەموو دنیا و بە ئیرادە و باوەڕێکی گەورەوە هاتنە بەردەم کامیراکان و چەکەکانی خۆیان سوودان بە شێوەیەکی سیمبۆلیک ئەمە بۆ مانایەدێک کە گەریلا وەکو چۆن لە شەردا ڕۆڵی خۆی بینیوە ڕۆڵی پێشەنگایەتی بینیوە لە هەمان کاتدا لە تێکۆشانی سیاسی و لە تێکۆشانی یاساییشدا ڕۆڵی بەرچاویان دەبێت ڕۆڵی پێشەنگانەی خۆیان دەبینن ئەمە خاڵێکی زۆر گرنگە بێگومان لە ینی ئەو لۆژیکەی باوەی کە کورد تەنیا دەتوانێت بە چەک خۆی بپارێزێ ئەم لۆژیکە تێکشکە کورد دەتوانێت
بە ئیرادەی خۆی بە باوەڕی خۆی بە سیاسی سیاست بە فکر و فەلسفەی خۆی دەتوانێت خۆی بپارێزێ. زۆر باشە. تا ئێستا لەسەر میکانیزمەکانی پرۆسی ئاشتی هیچ لێدوانێکی فەرمی نەدراوە. بەڕای ئێوە میکانیزمەکانی ئەم پرۆسەیە تا گۆڕینی یاسای بنەڕەتی تورکیا چۆن دەتوانرێ پارێزەری ئەم قۆناغە حساسە بن؟ یعنی هەم بزوتنەوەی ئازادی هەم ڕێبەراب و ئەو هەنگاوانەی کە پێویست بوو بنرێن لەلایەن کوردەوە ئەو هەنگاوانیان نا زۆر بە بوێری بە جەسارەت بە ئاشکرا و بە بەرچاوی هەموو دنیاوە هەموو هەنگاوەکانی کە پێویست بوون ئەو هەنگاوان هاویشت. بەڵام دەوڵەتی تورکیا هێشتان وەکو پێویست هەنگاوەکانی نەناوە. پێویستە دەست بە جێبەر لە هەموو شتێک بۆی کەمە ببێ ڕێبەرابۆ لە زینداندا بە جەستەی ئازاد ببێت. دوو پێویستە پەرلەمان دەست بەجێ کۆمیسیۆنێک لە پارت و لایەنە سیاسەکانی نێو پەرلەمان ئاوا بکە ئەو کۆمیسیۆنە بشێتە لای ڕێبەرابۆ و لە هەمان کاتدا گوێ لە نوێنەرانی کورد بگرێ بۆ ئەوەی کە پرۆژەیەکی هاوبەش لە چوارچێوەیەکی یاسایی و دەستوریدا بەڕێوە بچێ و هەنگاوی پێویست بنێ. لە هەمان کاتدا دەوڵەت ئەمە کاری پەرلەمان ینی پرۆژە یاسایی ئەم پرۆسەیە بکات بە یاسایی و قبولی بکە وەکو پرۆسەیەکی تەواوی تورکیا قبولی بکە. لەبەرەوەش دوایەوە بە پێویست دەکات کە حکوومەتیش ینی وەکو چۆن پەرلەمان ڕۆلی بەم شێوە ڕۆلی پێویستە ببینێ حکوومەتیش دەبێت ڕۆلی خۆی بنێ لێدوانی ئەرێنی بدا هەنگاوی پێویست بنێ ئەو زیندانیانەی کە دەیان ساڵن بە دەیان هەزار زیندانی هەنا کە لە زیندانیدان پێویستە لەسەر و هەمیان و ڕێبەرهاپۆ و تەواوی زیندانیانی تر ئازاد بکرێن و لە هەمان کاتدا دەرفەتی زەمینەی سیاسی و یاسایی بۆ گەلی کورد لە باکووری کوردستاندا زیاتر بڕەخسێنێ ئەو قەیوم و شێوازە داپرۆسێنەرانەی کە تاوەکو ئێستا گرتوێتە بەر ئەمانە بەلاوە بنێ کۆتایی پێبێنێ بەم جۆرە سیاسەتە فاشیستیانە و لە هەمان کاتیشدا ئارتەشش پێویستە پابند بێ بۆ ئاگربەستە چیتر هێرش و شاڵاو نهێنێ و تەواوی بنکە سەربازەکانی لە باشووری کوردستاندا بخشێنێتەوە چونکو ئیدر پێویست بە بوونی ئەو کە پێشتر بەهانەیان بیانیان ئەدۆزیەوە بۆ لە دژی پەکەکە هاتوونیان بۆ دژی گەریلاکانی پەکەکە هاتوون. ئێستا گەریلاکان ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی کە بەشداری تێکۆشانی سیاسی و یاسایی ببن کەواتە پێویستە تەواوی بنکە سەربازەکانی تورکیا لە باشووری کوردستاندا بکشێنەوە ئیتر پێویست ناکە بمێننەوە هیچ بەهانەیەکیش نەماوە ئەو بەهانەیە کە لە دەستیان بۆ ئەوەش نەما. لە هەمان کاتیشدا لە ئاستی دنیاشدا پێویستە ئەو هەڵمەتی ڕەشکردنی پەکەکە و کورد لە دنیادا کە بژوتنەوەی ئازادی خراوەتە لیستی ڕەش و لیستی تیرۆرەوە پێویستە ئەمانە هەمووی کۆتایی پێبێ دەوڵەتانی ئەوروپا ڕۆڵی خۆیان ببینن لەمەدا و ئەو هێزوو لایەنانەی کە 35 ساڵە پشتیوانیان لە تورکیا کردووە وەکو بەکرێگیرا وەکو خاین وەکو هێزی خیانەت بە ڕۆڵیان بینیوە لە دژایەتیکردنی بژوتنەوەی ئازادی چوونەتە پاڵ دەوڵەتی تورکیا پێویستە ئەوانش ئیتر هەنگاوی پێویست بێن دەستبەرداری ئەو بەکرێگیراویەتێ ببن. ینی ئەمانە هەر هێز و لایەنێک ئەرکێتی کە بەرپرسیارەتی خۆی لە بەرامبەر ئەم پرۆسەیە پێگرین لە هەمووشی گرنگتر گەلی ئێمە لە هەر چوار بەشی کوردستاندا پێویستە ڕۆڵی بنچینەی خۆی ببینێ چونکو ئاشتی ڕاستە بژوتنەوەی کورد لە بەرامبەرشدا دەوڵەتی تورکیا هەیە بەڵام لە بنچینەدا پێویستە گەلان قبولی ئەو ئاشتیە بکەن گەلان توانستی بێکۆژیان و دیموکراتیزە بوون زیاتر پێش بخەن. ئەمە ئەرکی گەلیشە نەتەنیا گەلی کورد بەڵکو گەلانی تورکیا هەمووی پێویست دەکات کە ڕۆلی گرنگی خۆیان ببین و چیتر لە دەوڵەتی تورکیا قبول نەکەن تیرۆری دەوڵەتی دژی کورد بەڕێوە ببە چونکو ئەوەی کە تاوەکو ئێستا بەڕێوە شووە تیرۆری دەوڵەتە. هەرچەندە بەرپرسانی تورکیا دەڵێن تورکیای بێ تیرۆر بەڵام لە ڕاستیدا ئەو تیرۆرەی کە ئەوانش باسی دەکەن ئەو تیرۆرەیە کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر گەلی کورد بەڕێوە بردووە. تیرۆری دەوڵەتی کورد لە بەرامبەر گەلی کورد بەڕێوە چووە لە بەرامبەر بچوتنەوەی ئازادی پێڕێوە چووە 4-5,000 گوندی وێران کردووە 17,000 کەسی بە بکەری نادیار شەید کردووە زەخت و زۆرێکی لەسەر گەلی کووردا کردووە هێرشی کردوتە سەر باشوور سەر ڕۆژئاوا سەر باکوور پێویست ئەمانە هەمووی یعنی ئەوە هەموو تیرۆری دەوڵەتیە لە بەرامبەر گەلی کورد. لەبەرەوە ئەو هێز و لایەنانەی کە پێویستە ئەو پرۆسەیە پێگرین لە هەموو شتی گرنگتر گەلی ئێمە لە هەر چوار بەشی کوردستاندا پێویستە ڕۆڵی بنچینەی خۆیان ببینێ چونکو ئاشتی بژوتنەوەی کورد لە دەوڵەتی تورکیا هەیە بەڵام لە بنچینەدا پێویستە
ئەگە تورکیایەکی بێت تیرۆر بێ پێویستە کۆتایی بە تیرۆری دەوڵەتی بهێنرێ ئەمە خاوی هەرە بنچینەیە ئەو هەنگاوانەیە کە پێویستە بندرێن ئەمانە. بەڵێ جا ئەمڕۆ ینی هەر لە دوای مەراسمەکەی گەریلا و تەبێژی ئاکەپەکە و توێتی کە قۆناغێکی چارە نووساس تێپەڕێنراوە و هەروەها باخچەلیش و توێتی لە ئێستا بەدواوە ڕووداوی گرنگ و مێژووی ڕوودەدەن جیا لە میکانیزمەکان کە ئێوە باستان کرد بەڕای ئێوە دەوڵەتی تورکیا دوای ئەم قۆناغە سمبۆلیکەی ئەمڕۆ چۆن هەڵویست دەگرێت جا سزای تەمەڵیش هەروە ئاماژی بۆ کردبوو کە ئەو وشەیەکە بەکار دەهێنرێت کە تورکیای بێت تێورە دەبێت بگۆڕدرێت ئێوە ئەو شتانە چۆنە بینن؟ يعني وەکو باسە کرد تورکیا لەبەرەوەی تەرەفێکی دەوڵەتی تورکیا بە حکومەت و پەرلەمان و هەموو دام و دەستگاکانی دەوڵەتەوە تەرەفێکن لەم پرۆسەیە دەبێت هەنگاوی جددی بنێن چیتر ئەو ترس و فۆبیایی کە لە بەرامبەر پەکەکە هەیەە لە بەرامبەر گەلی کورد هەیەە لە بەرامبەر ئاشتی هەیەە پێویستەیتر ئەو فۆبیایی هەیەە بڕەوێتەوە ئەو ترسی هەیەە بڕەوێتەوە ئەگەر بەڕاستی دەیانەوێت پرۆسەی ئاشتی سەر بگرێ و ئەنجام بگرێ پێویستە ئەو فۆبیان نەمێنێت کە لە بەرامبەر کووردا هەیەە لە بەرامبەر ئاشتی لە بەرامبەر بزوتنەوەی ئازادی هەیەە و خاڵی پراکتیکیش ئەوەیە کە بۆ نمونە پێم وایە سبەینێ سەرۆکی تورکیا لێدوان دەدا پێویستە لەبەر لە هەموو شتێک ئەو لێدوانێکی ئارێنی بێت دوو لەگەڵ خۆیان هەنگاویکی دەبێت هەنتەنیا لێدوان نەبێ و پێشوازیکردن بێ لەو هەنگاوێککە گەریلا دێنێ پێویستە لە لێدوانەکەیدا هەنگاوی جددی هەبێ هەنگاوی پراکتیکی هەبێ فەرمو ئەوە گەریلای ئازادی ئامادەی خۆیان دەربڕی بۆ کۆتایی هێنان بە تێکۆشانی چەکداری فەرمو بزانم دەوڵەتی تورکیا چی ئەکا دەبێ بە هەنگاو بنێت چونکو بۆ ئەوەی متوانە دروست ببێ گەلی کورد گەریلا ڕێبەر ئاکۆ چی پێویست و کردیانە ئەوەی ماوەتەوە دەوڵەتی تورکیایە پێویستە ئەو هەنگاو بنێ حکومەتی تورکیا دەتوانێت زۆر شت کاگەر بیەوێ بۆ نمونە وەکو هەنگاوی یەکەم ڕێبەراکۆ لە زیندانی ئیمرالی ئازاد ببێ لە هەمان کاتدا زیندانیانی تر ئازاد ببن و لە هەمان کاتدا دەتوانێت بڕیارێک دەرخایان پرۆژه یاسایەک دەرخات بۆ ئەوەی کە هەموو ئەوانەی کە بەهۆی تێکۆشانی ئازادیانەوە ڕاوەدونراون دەرکراون دەتوانن بەبێ هیچ سزایەک بگەڕێنەوە بۆ وڵاتەکان و بەشداری تێکۆشانی سیاسی بن مەسەن دەتوانێت هەنگاوێکی وا بنێ یانی ئەوەی کە لە زمانی گشتی پێدەڵن لێبوردنی گشتی من ناڵێم لێبوردنی گشتی چووکە گەریلاکانی ئازادی جگە لە بەرخودان جگە لە تێکۆشان بۆ ئازادی هیچ شتێکیان نەکردوە تا بەر لێبوردن بکەم بەڵام پێویستە تورکیا هەنگاوی بەو شێوێ بنێ کە ڕۆلی هەبێلە بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی ئەگەر ڕۆلی وان نەبێت تەنیا لێدوان بدە بڵێ باشە و دەستان خۆش بێ ئەم دەستخۆشبوونە ئیتر بەسە پێویستە بە دەوڵەتی تورکیا خۆی بە جددی و بە پراکتیکی و بە عملی هەنگاو بنێ هەنگاو نەنێ ئەم پرۆسەیە بنبەست دەبێ دەکەوێتە خاڵی بنبەستەوە ئەو کاتەش بەرپرسیارەتی یەکەم دەکەوێتە ئەستۆی حکوومەت و دەوڵەتی تورکیا ڕاستە وەک چاودێرێکی سیاسی ئاسۆکانی داهاتوو بۆ پرۆسی ئاشتی چۆن هەڵدەسەنگێنن هەر ئەو خاڵێکە لەسەر ڕاوەستەتان کرد کە ئەگەر بگا بە بنبەست چۆن دەبێ و ینی من بۆ خۆم باوەڕی 100% بە ڕێبەر ئاپۆ هەیە باوەڕم بە دانایی و حکمەتی ڕێبەر ئاپۆ هەیە باوەڕم بە فکری ڕێبەر ئاپۆ هەیە باوەڕم بە بزوتنەوەی ئازادی گەلی کورد هەیە باوەڕم بە ئیرادەی ئازادی گەلی کورد هەیە کە دەتوانن ئەم پرۆسەیە بە ئەنجام بگەێنن لە بەرژەوەندی گەلی کورد و لە بەرژەوەندی گەلانی تورکیا و دیموکراتیزەکردنی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من باوەڕم بەمە هەیە من بۆ خۆم هیچ باوەڕێکم بە دەوڵەتی تورکیا نییە و کەسیش داوا ناکە مرۆڤ باوەڕی بە دەوڵەتی تورکیا مرۆڤ باوەڕی بە ڕێبەری خۆی دەبێ باوەڕی بە گەلی کورد دەبێ باوەڕی بە بزوتنەوەی ئازادی دەبێ لەو چوارچێوەیەدا هەنگاو بن ینی مرۆڤ دەبێت لە عینەکە بدێت چکە ڕاستیەکی شێ دەبێ بیزانین تێکۆشانی دیموکراتی ئەوە نییە کە تۆ داوای لە بەرامبەرت بکەیت شتێک بکە تێکۆشانی دیموکراتی ئەوە بەڕێوە ناچێت تێکۆشانی دیموکراتی ئەوەیە کە تۆ کار بکەیت ئیش بکەیت زەختیش لە بەرامبەر بکەیت ناچاری هەنگاو هاویشتنی بکەیت یان دەبێت ئەوەی بەرامبەر ناچاری هەنگاو هاویشتن بکەیت ئەو هەنگاوانەی کە ڕێبەر ئاپ هاویشتی ئەو بانگەوازانەی کە لەم ماوەیەدا کردوێتی ئەو هەنگاوانەی کە پەکەکە هاویشتێتی ئەم هەنگاوی ئەمڕۆژ بەڕاستی هەمووی زەختێکی گەورەی بۆ دەوڵەت و حکوومەت تورکیا کردووە کە ناچاری هەنگاونان بێت من باوەڕم وایە هەنگاویش بنێن هەنگاوەکانیش وەکو باسم کرد لە ناچاریە
یعنی ناچاری هەنگاونان بکرێن ئەو چوار هەنگاوەی کە ڕێبەرا و پەکەکە ناوێتی لە ماوەی ئەم 6 مانگە بۆ خۆی بەڵگەی ئەوەی کە گەلی کورد ئامادەیە بۆ ئاشتی وەکو چۆن ئامادەیە بۆ شەڕ ئامادەشە بۆ ئاشتی لە هەمان کاتدا زەختیش لەسەر دەوڵەت و حکوومەتی تورکیا دەکات لە هەمان کاتیشدا دەستی ئەو لایەنەی کە لەناو دەوڵەتە بۆ ئاشتی ئیشەکار ینی خوازیاری ئاشتی و چارەسەریە دەستی ئەوانەش بەهێز دەکات دەستی ئەوانەش لاواز دەکات کە دژی ئاشتین دژی بێکۆژیانی گەلانن لەبەرەوە باوەڕم وایە دەوڵەتی تورکیاش دەبێ هەنگاو بنێ ئەگەر هەنگاو نەنێ بەر لە هەموو شتێ خۆی زەرە دەکات خۆی ڕوبەڕووی پارچەبوون و هەڵوەشانەوە و تێکچوون دەکات کورد هیچ زەرەرێکی نەکردوە 6 مانگە دۆزی کورد بژوتنەوەی ئازادی لە ڕۆژەتی هەموو دنیادایە 6 مانگە هەموو گەلی کورد گفتوگۆەکە مناقەشەکە ئەمەش بۆ خۆی گۆڕانێکی زێنی و فکری گەورەیە لەناو گەلی کووردا دروست بووە ئەمە خاڵێکی زۆر پرشنگدارە گەلێک دەستکەوتی دیکەی بەدەستێنەوە بەڵام دەستکەوتی ئەساسی ئەوەیەکە گەلی کورد بگات بە ئازادی و ئاشتی و بێکۆژیانی گەلان تورکیاش هەم دەستوری خۆی بگۆڕێ دەستورێکی نوێ دیموکراتی ئەو کۆمارە فاشیستەی ئێستاش ببێتە کۆمارێکی دیموکراتیک ئەو دەستورە فاشیستێش بخرێتە ئینی زبڵدانی مێژووەوە دەستورێکی نوێی دیموکراتی کە ماف و ئازادەکانی گەلی کورد گەلانی دیکە پەسەند بکە دەستورێکی ئاوا بنووسێتەوە ینی حکوومەت پەرلەمان ئارتەش هەر هەموو دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت دەبێت ڕۆڵی خۆیان ببینن زۆر باشە بەڕێز حەسەن جودی وەک دوایین پرسیار وەک چاودێرێکی سیاسی وەک ڕۆژنامەوانێک کاریگەری گۆڕانی چۆنیەتی سیاسەتکردن و ئەم ڕەوشە نوێیە لەسەر پارچەکانی دیکەی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن ینی کورد جاری یەکەمە بە عەقڵی خۆی سیاسەت دەکات هەم بە عەقڵی خۆی هەم بۆ خۆی سیاسەت دەکات پێش ئێستا پێش ئەم بزوتنەوەیە کوردان هەمیشە وەکو کارت بەکارهێنراون بە عەقڵی دوژمن ئیشیان کردووە نەیانتوانیەوە ببنە خاوەن عەقڵێکی سیاسی مۆدێرنی پێشکەوتوو ئەمڕۆ کوردوانیە کورد خاوەنی عەقڵێکی کوردیە بەڕاستی ڕێبەراپۆ لە ماوەی ئەم 50 ساڵە عەقڵێکی کوردی هاوبەشی بەرهەمهێناوە کەسایەتێکی کوردی ئازاد و بە ئیرادەی بەرهەمهێناوە تەسەوری من وایە کە کاریگەرێکی زۆر ئەرێنی لەسەر باشوور لەسەر ڕۆژئاوا لەسەر ڕۆژهەڵات دەکات بەتایبەتی ئەگەر بێمە سەر باشوور ینی ئێوازانن لە 35 ساڵی ڕابردوودا بەشێک لە حزبە سیاسیەکان خزمەتێکی زۆری دەوڵەتی تورکیا کردووە بە کرێژراوێتیان بۆ تورکیا کردووە بوونەتە کەوا سووری بەر لەشکری دەوڵەتی تورکیا ینی ئەمە ئەم شەڕی کە 47 ساڵە بەردەوامە ئەوانە لەسەر ئەم شەڕە وەکو بازرگانی خوێن وەکو بازرگانی شەڕ سوودیان لێوە بتۆ دەسەڵاتی خۆیان پێ بەهێز کردووە لەسەر ئەمەش خیانەتیان کردووە بە کرێژراوێتیان کردووە تەنانەت باشووری کوردستانیان بارمتەی دەوڵەتی تورکیا کردووە ئەم پرۆسەی ئاشتیە ئەگە بەرەو پێش بچێ ئەگەر هەنگاوی جدی بندرێ ئەو زۆنی ئەو زەڵکاوی کە پێ دەکتێت زەڵکاوی خیانەت ئەو زۆنگاوی پێ دەکتێت زۆنگاوی بە کرێژراوێتی وشک دەکا گەلی کورد لە باشووری کوردستاندا دەتوانێت لە بەرامبەر ئەو دەسەڵاتەش خەباتی دیموکراتیانەی خۆی زیاتر پێش بخە خۆی زیاتر بەڕێخستن بکە ودا ئەو هەموو دایان هەزار سەربازەی دەوڵەتی تورکیا و زیاتر لە 100 بنکەی سەربازی دەوڵەتی تورکیا ئیتر دەبێت بگەڕێنەوە تورکیا لە باشووری کوردستاندا نەمێنن کاریگەری زۆری هەیە سەبارەت بە ڕۆژاوای کوردستاندا لەم 6 مانگە ئەگەر ئەم پرۆسەیە هیچی نەکردبێ بە ستاتۆی ڕۆژاوای کوردستانی خستە ژێر گەرانتیەوە و پاراستی توانی دەستی ڕۆژاوای کوردستانیش بەهێز بکە ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان نەکە ڕۆژاوای کوردستان بەڵکو دەیەوێت هەموو تورکی هەموو سووریا دیموکراتیزە بکە سیستەمێکی دیموکراتیک لە سووریا بنیاد بنێ و هێزێکی گەورەی دا بە ڕۆژاوای کوردستان لە هەمان کاتدا بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەزمونێکی زۆر گرنگە دەتوانێت لە چوارچێوەی ئەو ئەزمونەی باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی پەژەک دەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێ لە بەرەو پێشبردننی چارەسەری پرسی کورد و ئاشتی لە ئێران و لە هەمان کاتدا دەتوانێت ئێران زیاتر ناچاری پێواژەوێکی ئاشتی و دیموکراتی بکات چونکە ئێرانیش دەبێت سوود لەم بارودۆخە لەو ئەزمونەی ڕێبەرئاپ و پەکەکە لە باکوور وەربگرن و
هەدەست بەجێ لەگەڵ نوێنەرانی گەلی کورد لەگەڵ گەلی کورد دابنیشن و هەرچی زووە سیستەمی تورکیا سیستەمی ئێرانیش کە ئێستا لە پەل و پۆکەوتووە لە داڕوخاندا لە هەڵدێری لە ناوچووندایە پێویستە هەنگاو بەرەو ئاشتی و چارەسەری پرسی کورد بنێ ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ ئێرانیش دەبێ بۆ چارەسەری پرسی کورد و گەلانی دیکەی ئێران هەنگاوی جدی بنێ ئەم بۆ ئەمەش پەژاک وەکو هێزێکی ئازادی خواست هێزێکی بە هەرە گەورەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران توانستی ئەوەی هەیە کە نوێنەراتی گەلی کورد بکات و پرسی ئاشتی و دیموکراتی لە ئێرانیش پێشەنگایەتی بکات لەبەرەوە دەتوانم بڵێم لە هەموو بەشەکانی دیکەی کوردستان تەنانەت لە ئەوروپاش و لە هەندەرانیش کاریگەرێکی زۆری لەسەر یەک ڕێزی گەلی کورد یەک فکری گەلی کورد پێش دەخات و ڕۆڵێکی گرنگی دەبینێ چونکو دوجار نەتەوەبوون بە ذهنیەتێکی هاوبەش دروستە بێ نەتەوەبوون بە فکری هاوبەش دروستە بێ ئەم ذهنیەتە هاوبەشە ئەم عەقڵەتە هاوبەشە ڕێبەراب و پەکەکە 50 ساڵ ئیشیان بۆ کردووە ئەمڕۆ کورد بۆتە خاوەن عەقڵەتێکی هاوبەش عەقڵێکی هاوبەشە لە ڕووی فکریەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرگری ڕەوا و پاراستنی جەوهەریەوە گەلی کوردی گەیاندوتە شوێنێکە ئەمڕۆ دەتوانێت پاراستنی جەوهەری خۆی بکە لە ئاسی هەرە بەرزدا نەک تەنیا خۆی بپارێزێ بەڵکو بگات بە ئازادیش یعنی نەک تەنیا بوونی خۆی دەپارێزێ بەڵکو بوونی خۆی لە ئازادیدا دەبینێ و دەتوانێت ئازاد بێ و گەلانی دیکەش لەگەڵ خۆیان پەلکێشی ئازادی و تێکۆشانی دیموکراتی بکات ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەواتایەکی تر ئەم تێکۆشانە ئەم پرۆسیسە گەلی کوردی ئاستی گەلی کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بەرز کردەوە کوردی گەیاندۆتە ئەو شوێنێک کە بەڕاستی گەلێکی پێشکەوتوو گەلێکی ئازادی خواست پێشەنگی دیموکراتی زەبوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش لە تورکیا و عێراق و ئێران و سووریا ڕۆڵێکی گرنگی هەیە لەبەرەوە پێویستە گەلی کورد خۆی بچووک نەبینێ خۆی بێهێز نەبینێ بە ئیرادەی خۆی بە ئیرادەی هاوبەشی خۆی پشتیوانی ئەم پرۆسیسە بکە پشتیوانی ڕێبەرابوو بکە پشتیوانی بزوتنەوەی ئازادی بکە بۆی کە بە هەموو لایەکمان وەکو گەلی کورد دەستکەوتەکان بپارێزین و دەستکەوتی زیاتر بەدەست بێنین. زۆر سپاس بەڕێز حەسەن جوودی دوایین قسە دوایین شتێک کە بتەبێ بۆمان باس بکەی یعنی ئەوەی کە دوهامیشت بڵێم یعنی ئەم پرۆسە بەردەوام دەبێت درێژخایەنە بەڵام ئەمڕۆ ئێمە لە جەنگی جیهانی سێمدا دەژین ئەگەر لە جەنگی یەکەمی جیهانیدا لینین و رووسیا توانیان شۆڕشی ئۆکتۆبەر بە پێش بخەن و ببنە خاوەن شۆڕشێکی گەورەی جیهانی ئەگەر لە جەنگی دووەمی جیهانیدا ماو تسی تۆنگ و چین توانیان شۆڕش بکەن و گەلی خۆیان ئازاد بکەن و ڕزگار بکەن ئەمڕۆ لە جەنگی جیهانی سێمدا ڕێبەرئاپ و گەلی کورد و پەکەکە بزوتنەوەی ئازادی شۆڕشێکی خۆیان دەگەێنە ئەنجام بە دەستکەوتی گەورە بۆ گەلی کورد و بۆ گەلایەن دیکەش بەدەست دێنن لەبەرەوە ئومێدێکی زۆر باوەڕێکی زۆر بە بەو هەنگاوانەی کە ڕێبەرئاپ دەینێ بەو هەنگاوانەی کە پەکەکە دەهاوێژێ هەنگاوی مێژووین ساتی زۆر مێژووین یعنی ئەو مرۆڤانەی کە ئەمڕۆ دەژین و بە چاوی خۆیان پێشکەوتنەکان دەبینن دەبێت زۆر دڵشاد بن دڵخۆش بن کە لە زەمانێکدا دەژین کە ڕێبەرئاپ هەیە لە زەمانێکدا دەژین کە پەکەکە هەیە لە زەمانێکدا دەژین کە گەلی کورد بە ئیرادەی ئازادی خۆی ئەمڕۆ پێشەنگایەتی دیموکراتیزەبوون و ئازادیەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆیە پێویست دەکات هەر کەسێک بەبێت تەڕەدود بەبێ دوودڵی بەبێ نیگەرانی بەشداری ئەم تێکۆشانە بکات بەشداری پرۆسەی ئاشتی و خەباتی دیموکراتی و دیموکراتیزەبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات ئەمە ئەرکی هەمومانە لە هەموو ڕوێکەوە بەتایبەتی ڕاگەیاندنەکان ئیتر خۆیان بە دوور بگرن لە چاواشەکاری و لە شەڕی تایبەت و لە درۆ و لە سەوچە درۆکردن و ڕەشکردنی بزوتنەوەی ئازادی پێویستە ڕاگەیاندنەکانیش وەکو ڕاگەیاندن وەکو ئەرکی ئینسانی و ئەرکی ئەخلاقی و ئەرکی ئەوەی کە ڕاستیەکان بۆ خەڵک ڕوونکەنەوە ڕۆڵی ئەمە ببینن و بتوانن ببنە دەنگۆی ڕاستیەکان نەک ببنە دەنگۆی چاواشەکاری و شەڕی تایبەت و ئەو درۆ و دەلەسانەی کە ڕۆژانە هەڵی دەڕێژن ئەمە بۆ ڕاگەاندنەکانی باشووریش و بۆ ڕاگەاندنەکانی تریش بە هەمان شێوە ڕاستە دەبێت پێویستە ڕۆڵی خۆیان ببینن لە وشیارکردنەوەی خەڵک لە پێگەیاندنی خەڵک لە ئاگادارکردنەوەی خەڵک ئەمە شتە ئاساسیەکەیە کە پێویستە بکرێت
ڕاستە زۆر سپاس بەڕێز حەسەن. فقط یەک پرسیاری دیکە هەیە. پێتان وایە ینی من لە بیرم چۆ پرسیار لە دەستپێکدا بکەم، پێتان وایە ئەوەی کە چەکەکە سووتێنران نەکە ڕادەست بکرێ ئەوە مانای سمبولیکەکەی توانێت چی بێت بۆ گەلی کورد؟ چون پێم وابەوە بەڕاستی توانم مانایەکی سمبولیکی بێکە کورد چەکی ڕادەست نەکردووە، بەڵکو هەروەکو خۆتان ئاماژەتان پێدا بە ئیرادەی خۆی سووتاندوویەتی. هەر مانا سمبولیکەکەی پێم خۆشە باسکەی بۆ ینی ئاگر لە لای گەلی کورد پیرۆزە سیرکەن وەکو چۆن چەک ڕۆڵێکی گرنگی بینیوە، پیرۆزی خۆی هەیە، بەهای خۆی هەیە لە ناو گەلی کووردا. گەلی کورد چەکەکانی خۆی ڕادەستی کەس نەکرد، ڕادەستی ئاگری کرد کە ئاگر پیرۆزترین شتە لە لای گەلی کورد. یعنی ئەمە مانە سیمبۆلەکەیەتی. کورد وڵاتی زاگرۆس و تۆرۆس وڵاتی ئاگرە، وڵاتی ڕۆژە، وڵاتی گڕ و کڵپەیە. لەبەرەوە گەریلاکانی ئازادی کاتێک کە دەڵێن ئێمە بۆ ئاشتی ئامادەین، چەکەکانی خۆیان ڕادەستی کەس نەکرد، نەڕادەستی بەخراوە نێودەوڵەتەکانیان کرد، نەڕادەستی دەوڵەتی تورکیایان کرد، نەڕادەستی کەسێکیان کرد. خۆیان چەکەکانی خۆیان بە ئیرادەی خۆیان خستە ناو کوورەی ئاگر و سووتاندیان و جگە لە ئاگر شتێکی دیکە نییە لە چەک پیرۆزتر بێ. بۆیش چەکەکانیان ڕادەستی ئاگر کرد و ئەمە پیرۆزێکی زۆری هەیە. لە ڕاستیدا مێژووی پەکەکە مێژوویەکە لە ئاگر، مێژوویەکە لە ئاگر. تۆ بێنە بەر چاوی خۆت ئەو مرۆڤانەی کە بە جەستەی خۆیان کردە ئاگر لە دەوری ئەم بزوتنەوەیە بەرخودانیان کرد، جەستەی خۆیان سووتان، مەگەر جەستەی مرۆڤێک پیرۆستر نییە لە چەک. لەبەر ئەوە ینی ئاگر وەکو پیرۆزیەک لە ناوگەلی کووردا، ئەگەر ئەو مرۆڤانەی کە تاوەکو ئێستا لە پێناوی ئەوەی کە پیلانگەرەکان هەڵۆشێنەوە پیلانەکانی دوژمنان تێک بشکێنن، جەستەی خۆیان کردە ئاگر. ئەو ئاگرەی کە هەیە ڕادەستی ئەم ئاگرە کراوە. یعنی ئاگر لای ئێمە تەنیا بریتی نیە لە کڵپەیەک و گرکەیەک بلێسەیەک، بەڵکو ئاگر لە لای ئێمە پیرۆزە، مێژووی پەکەکە مێژوویەکە لە ئاگر. ئەمە لە سەرتاپای ئەم مێژوەدا ئەمە دەبینێت. لەبەرەوە چەکەکانی خۆیان نەشکان، چەکەکانی خۆیان ڕادەست نەکرد، چەکەکانی خۆیان فرێ نەدا، زۆر بە حورمەتەوە، زۆر بە ڕێزەوە چەکەکانیان ڕاستپاردە ئاگر سووتاندنی بۆ مانایی کە ئیتر ئاگریش نەمرە، چەکەکانیش نەمرن. هەر پێم وابێ بۆ مانا سمبولیکانە بۆیە ینی دیمەنەکان زۆر قورس بوون، ینی بەڕاستی شتێکی دڵخۆشکەر بوون، بەڵام هەندێکیش بینینیان قورس بوو. شتی سمبولیکیشی هەڵبەتە قورسە، چونکو ئێوە ئازانن ینی چەک ئەم هەواڵانەی کە چەکیان بەدەستەوە بوو نزیکەی 47 ساڵە بەم چەکە شەڕەکەن، بەم چەکە تێکۆشانەکەن. هەروە ئاسان نییە تەبان، بەڵام ئەوەش هەیە کە لە پێناوی ئاشتی مرۆڤ فیداکاری لەوە گەورەتر ئەکات. یعنی ئەو ئاشتەی کە پێویستە بندرێت فیداکاری پێویستە. یعنی خۆشەویستترین شت لای گەریلا چەکەکانیان بوو، ئەو ڕۆژەکەکانیان لە پێناو ئاشتیە سووتێنن. پێویستە مرۆڤ قیمەت بەم شتە بدا، مرۆڤ ڕێز لەم شتە بگرێت، نەک بە شێوەیەکی هەڵا بە شێوەیەکی لە مینە تێ بگات. ئەمەی کە بەڕێوە چوو مەراسیمێکی زۆر پیرۆز و زۆر هێژا بوو. ڕاستپاردنی چەکەکان بە ئاگر واتایەکی فەلسەفی هەیە، چونکو کاتی خۆی چۆن ئاگر لەلایەن خوداوەندەکانەوە دەدەزرێ و پێشکەش بە مرۆڤ دەکرێت، ئەمڕۆژ ئەم ئاگرا چەکەکان کە پیرۆستترین شتن لە لای گەری کورد، لە لای گەریلاکانی ئازادی ڕاستپاردەی بە ئاگر سپێردرەکان. ئەمە زۆر گرنگە، یعنی نەتەسلیم کرا، نەشکێنرا، نەڕادەست کرا، نەفرێدرا، ڕاستپاردەی ئاگر کرا، ئاگریش نەمرە. بۆ یەک پەکەکە مێژووی پەکەکە مێژوویەکە لە ئاگر. ڕاستە هیوادارم لە بەرنامەکانی ترا یا کەسانێکی تر شرۆڤەی خودی مەراسمەکە بکەن، ینی بە تایبەتی سمبۆلەکانی ئەوەی کە ئەو گەریلا ژنانە، ینی من بە ڕای خۆم وا ڕاوەستا بوون کە ینی پارێزگاریانە کرد، ئەوان بەو مانایە وەکو هینەڵێ ینی شەڕەکان زۆرتر پارێزگاری بوو،
هندێک شتی سمبولیکی زۆر تێدا بوو کە هیوادارم نازانم بتوانین لە داهاتووە بەحسی بکەین بەڵام ینی دیمەنەکان بۆ ئەوە هەیە کە ئینسان هەر لەسەر دیمەنەکان ڕاوەستە بکات. هێوازانن ئەوەی ئاگری دۆزیوەتەوە ژنە. بەڵێ ئەوەی ئاگری دۆزیوەتەوە ژنە. ئەمڕۆ ژن پێشەنگایەتی ئەم مەراسیمەی کرد کە هەواڵ بەسێ هۆزاتە زۆر واتادارە. یعنی مرۆڤ دەبێت لەگەلێک ڕۆ ئەم شیکردنەوانە بکات چونکو ئەوەی کە پێشەنگایەتی ئەم پرۆسیسەی کرد هەواڵێکی ژنە پێشەنگێکی ژنە بە ئەم پێشەنگە ژنە توانی ئەم ئاگرەکە بکاتەوە. ئەمە ڕەمزێکی گرنگە. یعنی ژن ئاگری دۆزیوەتەوە ژن یەکەم جار ئاگری بەکارهێناوە. ئەمە مانایەکی زۆر گرنگە لە پێناوی ئاشتیە لە پێناوی بەیەکۆ ژیاندا لە پێناوی عەدالەتدا بۆی چیتر خوێن نەڕژێ ژن جارێکتر پێشەنگایەتی کرد. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. ڕاستە ئاماژەشتان پێکرد چۆن چەک ینی گرنگایەتێکی ئەوەندە زۆری هەیە لای گەریلا بەڵام گەریلا یعنی ئەوەی سووتاند و ینی هەر خودی سمبولەکان ینی جێی قسە و باسن. زۆر سپاس بەڕێز حەسەن جوودی کە لەگەڵمان بووی. زۆر سپاس هەربژین بە قوربان. زۆر سپاس. کاتێکی خۆشتان بۆ داوە. کاتێکی خۆش. هەربژین. خۆشەویستان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکان و شرۆڤەی ئەم ڕۆژە تایبەتە. هیوادارم بمێنن لە خێر و خۆشیدا.